کورد لە مێژە وڵاتەکەی داگیر کراوە و خۆیشی سەرکوت کراوە. کوردستان لە دوای شەڕی چاڵدێران لە ساڵی 1514دا کرایە دوو پارچەوە. لە دوای سایکس بیکۆش کرایە 4 یان 5 پارچە. ئەو پارچەکاریە ڕنگدانەوەی خراپی بەسەر کورد و کوردستاندا هەبووە. بەڵام وێ ڕای تایبەتمەندیەنەتەوەیەکان زۆر ڕووداوی دیکەش کورد بە یەکتر دەبەستنەوە. پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەردەمی بەشداری مەلا مستەفای بارزانی و چەندین سیاسەتڤانی دیکەی باشووری کوردستان لە کۆماری کوردستاندا لە مەهاباد ئامادەکاری بۆ کرا. ئەوە ژوای کرد هەر لەو کاتەوە مۆرچێکی سەرتاسەری کوردستانی وەربگرێ. سەرەتاش بە ناوی پارتی دیموکراتی کورد دەستی پێکرد. سهوئێکی شۆڕەشە بارزان دەست پێکرەوە. حتا سهوسێ 43 جارێکاتی ترێ شۆڕەشە بارزان دەست پێکرەوە. چۆنە مەهابادێ یا قازی محەممەدی ئەوێ دەست پێکرد و جمهوریە کوردستانê ئەل مەهاباد هاتە دەیناندنێ. ئەف کاودانە هەمی وەلێ هاتن کو ظروف مهیا ببرن بۆ ملەتی کورد جی ملەتی کورد بخۆ پرسیارە حەقی خۆ بکەن و غەدر جیت سەر هەندێ ڕا غەدر جی لێ هاتە کردنێ چونکە لێ بزاوەوێ وەلێ هاتن کو کوردستانی بکەنە چهار پارچە. پارتی لە ساڵی 1946 جوز بوو 16 ئاب. ئەو کاتە مەلا مستەفا لە مەهاباد بوو، کۆماری مەهاباد. طبیعی لێرە لە کوردستان دوو حیزب هەبوو. حیزبی ڕزگاری هەبوو، یعنی ئەو حیزبێکی قەومی بوو تقریبا، و حیزبی شۆڕشیش هەبوو کە وەکو بڵێن حیزبی شیوعی کوردستان بوو. شێک بوو لەو بابەتە. و خەڵقی تریش هەبوو، مەسەن پاژماوەی هیوا و حیزبی تروەمانە هاوکاری یەکتریان هەبوو لە بەعزێ حاڵەتە. فکرەیەکی وا پێیا بوو کە بۆچی بە یەکەوە نەتوان حیزبێکی یعنی ڕزگاری خوازی قەومی نەتەوەی دروستکەن لە وەختە. ئەوە بوو فکرەکە حەمزە عەبدوڵڵا بردی بۆ لای مەلا مستەفا بۆ مەهاباد. لە مەهاباد کە مەلا مستەفای دی وەکو فکرێ عەلە ئەساس شتێکی وا بکەن و مەلا مستەفا سەرۆکی بێ، سەرۆکی ئەو کارە بێ. ئەو بوو دوای پێکێنانی چەندین ڕێکخراوە گروپی سیاسی جیاواز لێرە و لەوەی باشووری کوردستان وەکو حزب و ڕێکخراوەکانی وەک کۆمەڵەی دارکەر و حزبی ڕزگاری و حزبی شۆڕش و حزبی هیوە. سەرنجام پارتی دیموکراتی کورد لە 16 ئابی 1946 لە مەهاباد بڕیاری دامەزراندنی دراو لە باشووری کوردستان ڕاگەیەنرا. لەگەڵ دامەزراندنی پارتیدا بەشێکی زۆری ئەو پارت و کۆمەڵە سیاسیانە چوونە نێو پارتیەوە. بارزانیش بۆ سەرۆکایەتیەکەی وای کرد کە هەموو پێکاتە و ناوچەکانی باشووری کوردستانی تێدا بەشدار بن. اینجا دواتر ناوەکەی گۆڕا بۆ پارتی دیموکراتی کوردستان لەو ڕوانگەیەوە بۆ ئەوەی ببێتە پارتی هەموو کوردستانیەکان نەک تەنیا کورد. هەندێک پاژماوەی هیوا و خەڵقی تری ینی نیشتمان پەروەر و نەتەوە پەرستوانە بە یەکەوە کۆبوونەوە هینیان دروست کرد. پارتی دیموکراتی کورد و مەلا مستەفاش بوو بە سەرۆکی. لەسەر تەوسیەی شەخسی مەلا مستەفاش شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموود حەفید بوو بە نائیبی یەکەمی سەرۆک. کاکە زیادی کوڕی حەماغای کۆی بوو بە نائیبی دووەم. ئەوە تەبیعی خانووی کۆن ئیبابمە لە ساڵی 63 کە مەلا مستەفا هاتن مؤتەمەرەکەیان بەست بۆ وەختی حەوانەوەی شەوانی ئەوە ژووری ئەو بوو ئەلێرە لە حەوایەوە، ئەو لە ژووری دەحەوایە. تەبان ئەوش ئەو بەریش دیوەخانە، دیوەخان بۆ بینینی خەڵک و بۆ ئەوانە لەوێ خەڵکەکەی دەدیت. پارتی دیموکراتی کوردستان دوای گەڕانەوەی بارزانی لە ساڵی 1950دا ڕۆڵێکی گەورەی گەڕا لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی خەڵکی کوردستاندا، بەتایبەتی کە دوای ڕووخانی سیستەمی پاشایەتی لە عێراقدا مۆڵەتی کارکردنی وەرگرت. ئەو خەڵکی کە دەهات لە ئەندامانی مەکتەبی سیاسی، خەڵکی عەشایر کە لێرە پێویستیان بە ڕاوێژکردن بوو، پێویستیان بۆ چکە حکوومەتی ئەوسای بەغدا ئەویان ناردبوو کە مفاوەزات بکەن لەگەڵ حەرەکەی کوردی. تەبیعی
پێویستیان بە ڕاوێژکردن بوو لەگەڵ خەڵک لەگەڵ عشایر لەگەڵ مەکتەبی سیاسی فلەبەرەوەی هەموو بڕیاریاندا لە کۆیە کۆ بنەوە مؤتەمەرەکان لە کۆیە بەست شەوان لێرە نوع وەشکال خەڵکی عشایر و خەڵکی سیاسی دەهاتن لێرە وتوێژیان دەکرد جا ئەوە ژووری سراحەتی خۆی بوو ئەوێش ئەوە ژووری دانیشتنی بوو لەوێ بەڵام زۆری نەبرد کە لەسەر ناسنامەی عێراق وەکو خاک و گەل بەشێکە لە نیشتیمان و نەتەوەی عەرەب یان ناکۆکی کەوتە نێوان حکوومەتی عێراق و پارتی دیموکراتی کوردستان. لەو کاتیشدا ئیبراهیم ئەحمەد سکرتێری پارتی با چەند وتارێک لە ڕۆژنامەی خەباتدا بە ناوی پارتیەوە وەڵامی ئەو تێڕوانینەی حکوومەتی عێراقی دەدایەوە. دوای چەندین ناکۆکی دیکە ئەو ناکۆکیە گۆڕا بۆ توندوتیژی و شەڕ. لە ئەنجامدا شەڕ لە نێوان حکوومەتی عێراق و پارتی دیموکراتی کوردستان هەڵگیرسا و شۆڕش دەستی پێکرد کە بە شۆڕشی ئەیلول ناوی دەرکرد. شۆڕشی ئەیلول وەکو ماوە درێژترین و بەرفراوانترین شۆڕشی کوردستان چووە مێژووی هاوچەرخی کوردستانەوە. کە عەبدولکەریم پاشگەز بووەوە لە ئەو بەڵێنانەی کە دابووی بە کورد و لەو مادەیە کە لە دەستورە دایناکە عەرەب و کورد شەریکن لەو نیشتیمانە بەرەو ئەوە ڕۆیی کە بکەوێتە محارەبەکردنی کورد و بە تایبەتی محارەبەکردنی مەلا مستەفا کورد ناچار بوو ئیجراعاتی خۆی وەرگرێ وەلەو ئیجراعاتانە مەسەلە کورد بەتەمای شۆڕش نەبوو بەڵام بەتەمای خۆپاراستن بوو قووەتێکی هەبێتن بۆی بتوانێت قەناعەت بە بەرامبەرەکەی بهێنێ بۆی دان بەو مافانەیە بنێ بەڵام ئەوە بوو چارەسەر نەکرا حکوومەت دەستی کرد بە هێرش کە دەستی کرد بە هێرش کورد ناچار بوو لە یانزەی 1960 هێرش دەستی پێکرد و تەیارە لە دەوری بازیان و ئەوانە کەوتە خەسەفکردن مالینە ئەvێ وەختی دەسەڵەتی شۆڕەشی و شۆڕەشە ئیلۆنی کری چونکە حەزبی سەرپەرشتیەوەیت کرد ئەشی زۆخۆ چۆنتە خۆتت ملێ خۆ بەکردەوە کاڵکو گوێت خۆتە گیری دەبوونە ڕاست داشی حتا خود چووە خانقینێ کەسێکی نەتگوتێت حدود و حدود کەسێکی نەتگوتێت دشکیوە دەی دەکیوە چی چونکە حکمت نەبیە هەممی پاخشکری بیە وەسە هەفەیدیە پێشمەرگی هەیڤێری چوو حتا چۆ سلێمانی و سوورداش و خانقینێ یەتوێ دیرکی ئەتهاتە فێری معنە ئەفەیدیە ئەف شۆڕەشە یا سەراسەری بیە یەکێک لە وێزگە و قۆناغە هەرە هەستیار و دیارەکانی ناو مێژووی پارتی ململانەی نێوخۆیی و جیابوونەوەی باڵێک بوو لە پارتی لە ساڵی 1964 و 1966دا ئەوەی کە لە مێژووی ئەو حزبەدا بە ناکۆکی نێوان مەلایی و جەلالی ناوی ڕۆشتووە. ناکۆکی پیابوو لە بینە ناکۆکیەکە بەڕاستی ئەگەر بین بە وردی لێ بکۆڵینەوە یعنی نەک بە لایەنگری بڵێن لایەنی ئەملا بگرینێ ئەولا ئێمەژە وەختە هەموو لە حیزب بووین طبیعی لەسەر شێوەی کارکردن بوو لەگەڵ ئەوە لەسەر دەسەڵات بوو مەسەلەن مەلا مستەفا دەیویست مادەم سەرۆکە دەبێت دەسەڵاتی هەبێ و دەبێت ئەوانی کە بە قسەی بکەن قبوڵی ناکرد سەرۆکێ بێ پرۆتۆکۆلی بێ و هەروە بە ناو سەرۆک بێ و مەکتەب سیاسی بۆ خۆی هەرچێ بیکە ڕازی نەبوو مەکتەب سیاسیش نەیەویستکەوە هەموو دەسەڵاتەکان لای سەرۆک بێ و ئەیان ویست خۆیان زیاتر دەسەڵاتیانە بێ وەکو مەکتەب سیاسی حیزب و سەرۆکیش دەسەڵاتەکانی کەمتر بێ ئەوە کێشەی دەسەڵات ئێستا شەیە هەر هەبووە ینی کێشەی دەسەڵات دایمە خلافات و چ لەوەیەت ئەوە یەکەم دووەمین تەمان لەسەر کێشەی دەسەڵاتیش مەسەلەن ئەو وەختە بعضێ پەیوەندی دەرەوە هەبوو کورد ئەو وەختە لای کێبێ مەکتەب سیاسی بکایە لای مەلا مستەفا بێ مەسەلەن ئایا مەسەلەن شێوەی کارکردنەکە مەلا مستەفا ڕاستە سەرۆکی حیزب بوو بەڵام شخصێکی فراوانتر بوو لەوە یعنی وەکو سەرکردەیەکی کورد فەرقی ناکرد لە بینی ئەمە حیزبیە ئەمە عەشایرە ئەمە عەسکەریە ئەوەیان پیاوی ئاینیە ئەوەیان قەشەیە ئەوە تۆزە ئەویش خەڵقەکە وەکو یەک تەماشا بکە خۆبایی بوون بوو لەلایەن هەندێک کەسەوە
کە خۆی زۆر لەوە بە زیاتر ئەزانی یا بەوەی ئەزانی کە ئەبێ مەلا مستەفا دوای ئەو کەوێتن جوێ لەو بگرێ ئەمە هۆی سەرەکی بوو ئەتوانین بڵین هۆی دەرەکیشی تیا هەبوو لەلایەکی ترەوە بەڵام ئێستاکەوە بزانام کاتی وە نییە کە پیا و ئەو برینانە زیاتر بکۆڵێتێ مەلا مستەفا و برای محەممەد هەردووکیان قەت لەگەڵ یەک گونجاو نەبوون زۆر ناگونجاوبوون لەگەڵ یەک و ئەشیان وتیان نیانەتوانین بەیەکەوە ئیش بکەن طبیعەتی شەخصە میزاجە بزانجیە لە کۆنەوە نەک تازە لەبەرەوە لە 63 کە لە کۆی بووین ئێمە وەختە کۆنفرانسێک لە کۆیە کراوەوەی وەفدی گفتوگۆ لەگەڵ بەغا هەڵبژێر مام جەلال بوو بە سەرۆکی وەفدوانە ئەو وەختە خەریب بوو بتەقێتەوە لە بەینیان یعنی بێبەینشان لەو ناو بوون بەڵێ لە ماڵی کاکە زیاد دابەزی بوو مەلا مستەفا لێوە بوو ئەوانیش لێوە بوون بەڵام ئیتر 63 شەڕی بەسەرا هات شەڕی بەعس شەڕەکە تەرکیز لەسەر مەنتقەی بارزان بوو شەڕەکە وەساتەی بینی هەندێک لەوانەی کە لێوە بوون کاکە زیاد و شێسین بۆسکێن و عەباسی منداغ و هەندێک لەو عەشایرە وەساتەیانە کرد تەئجیلی کرد شەڕەکە و ئەو کاتە ئێران و عێراق تەرجیعی ئەوەی شەقاقەیانە کرد عێراق لەگەڵ مەلا مستەفا ئیتفاقی کرد و ئیمزایان کرد و پێی خۆش بوو کورد لەو بەینا لێک بنەوەوانە ئێرانیش یارمەتی مەکتەب سیاسییانەدا ئەو ناکۆکی و جیابوونەوەیش کەم و زۆر ڕنگدانەوەی ڕاستەوخۆی لەسەر خودی پارتی و شۆڕش و سروشتی پەیوەندی نێوان حکومەت و شۆڕژە بوو هەرچەندە ئەو باڵە جیابەوە دوای ڕێکەوتنامەی 1970 هاتەوە ناو پارتی بەڵام ناکۆکیەکان لە هەناوی حزبەکەدا بەردەوام بوون تاوەکو سەرنجام دوای هەرەسی شۆڕش بە ماوەیەکی کەم ئەو هێزە لە فۆرمی ڕێخستن و حەزبێکی دیکەی جیاواز لە پارتی بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکەوتەوە جەلال تاڵەبانی چەند ساڵێک پێش ئێستا گوتی کە جیابوونەوەیان لە مەلا مستەفا هەڵە بوو ئەوە گەورەترین هەڵەی مێژووی سیاسی ئەو بووە لە لای هاوڕێیەکانیشی باسی ئەوەی کردووە کە جیابوونەوەکەیان بووە هۆی ئەوەی هەندێک کەسی لاواز بکەونە سەرکردایەتی پارتی و شۆڕشەوە هەیە هەبوو پەلێ یعنی بڵێن تەرجیعیە کرد هەبوو تەرجیعی ناکرد ئەو یەکێ بوو لەوانەیە کە حەزیە کرد ڕێکەوتن هەبێ و مەلا مستەفاش پەیوەندی لەگەڵ ئەو باش بوو ئەو کاتە وەکو پێم وتی پێشنیاری کە دەوروستکردێ بێ بەڵامی تر کە ڕوویدا تەمان ئەمە عوزوی مەکتەب سیاسیە کە مەکتەب سیاسی جابۆش لەگەڵیانەوە ئەوە لێ هات ئەجینە ئەو کاتەش زۆر مەیلی لێکجابوونەوە و دووبەرێکی ئەوانەی نەبوو ئەوەی من بزانم مەم جەلال تا ڕادێ لەگەڵی نەبوو بەڵام لە ئەخیرە کەوتەتەشیان پارتی بەردەوام بەرپرس و پێشمەرگە و ئەندامی لە هەموو پارچەکانی کوردستانەوە هەبوون هەروە هەندێک لە نوێنەرانی بارزانی و شۆڕشیش لە دەرەوە خەڵکی پارچەکانی دیکەی کوردستان بوون لە ئەمان کاتیشدا پارتی ناکۆکی و هەندێک جار شەڕیشی لە هەندێک کاتدا لەگەڵ حزبەکانی پارچەکانی کوردستاندا هەبووە ئیسماعیل بێشکچی کە یەکێکە لە بەرگری کارە هەرە دیارەکانی مافی کورد لە تورکیا دەڵێ هەر ڕووداوێک لە هەر بەشێکی کوردستاندا ڕووبدا مای سەرنجە بۆ هەموو کوردەکانی پارچەکانی دیکەی کوردستان هەر یەکە و لە لای خۆیەوە هەوڵ دەدات زیاتر بەدەستبێنێ لەبەرەوەی سەرکەوتنە سەربازی و ڕامیاریەکان دەبنە مایی شادبوونیان لە 9 شوباتی 1960 پارتی دیموکراتی کوردستان لە عێراق مۆڵەتی پێدرا ئەمەش ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە هاندانی کوردانی ڕۆژاو و باکوور بۆ دامەزراندنی پارتێکی سیاسی کوردی لەسەر ڕێڕەوی پارتی دیموکراتی کوردستان بەو شێوەیە لە ساڵی 1950دا پارتی دیموکراتی کوردستان لە سووریا دامەزرا هەروەهاش لە ساڵی 1960دا لە باکووری کوردستاندا شۆڕشی ئەیلول یەکێکە لە شۆڕشە دیارەکانی کورد کە لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو بە سەرکردایەتی و پێشەنگی پارتی ئەنجامدرا و لە مێژووی تێکۆشانی سەدەی ڕابردوودا بە درێژخایەنترین شۆڕشی کورد ناو دەبرێت شۆڕشێک بوو کە کورد لە هەموو پارچەکانی کوردستاندا بەشداریان تێدا کرد جەوهەر نامیق سالم کە لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا کادیرێکی پێشکەوتووی پارتی بوو ئینجاش لە دوای 1975 بوو ئەندامی مەکتەبی سیاسی و دواتریش بووە سکرتێری پارتی لە کۆنگرەی 12دا لەبارەی سەنگ و هێزی پارتی لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا دەڵێ ئەو کاتە پارتی گەورەترین هێزی شۆڕژگەر بوو لە ڕۆژهەڵاتی نێوڕازدا خاوەنی گەورەترین هێزی پارتیزانی بوو کە ژماریان لە سەر و 150,000 پێشمەرگە بوو هێزێک کە خەڵکی هەموو پارچەکانی کوردستان
تێیدا بەشدار بوون. ناوچەگەری و ئەمانی تیانە بوو هەموو خەڵقەکە بە یەکۆ کاریانە کرد مەسەرەن زۆر بە ئاسانی هێزی زاخۆ دێنا لە خانەقین شەڕیە کرد خانەقین لە زاخۆ شەڕێ کرد زۆر یەکگرتووی هەبوو تەوان و شۆڕشێک کراوەش بوو لەگاتێکا کە کورد سەرکردایەتێکە بەڵام هیچ فەرق و جیاوازی ناکرد لە بینی کورد و غەیری کورد فەرق و جیاوازی بینی دیانەتی ئیسلام و دیاناتی تر یعنی کراوە بوو ڕێکوپێک بوو و عەدالەتێکی تیا بوو و شۆڕشێکی سەرکەوتوو بوو بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەوە گەیشتە ئەنجامیش تا حەدێک کە بەیان 11 ئازار دەرچوو بەیان 11 ئازار اعتراف کرایە کەم جار دانرا بە ئۆتۆنۆمی ئەوە سەرکەوتنە و زۆر مافی تریش بەیانەکە کە بیخوێنیتەوە ئەنواعشتی تایە سەرکەوتنێ بوو بۆی بەڵام بەداخەوە ئەو لێکجیابوونەوەی 64 و لە پاشا بوو بە 66 و جەماعەتی مەکتەب سیاسی کۆن چوونە بەغا و لەگەڵ حکوومەتی عێراق شەڕیان لەگەڵ ئێمە کرد و شەڕ بەردەوام بوو ئەوە تەبعاً زەرەی زۆی لە شۆڕشەکەدا. ساڵا 63 حکومەتە عێراقی 15,000 جيش و جاشینا نەچێمەتینە الجيمة سري آمدية حتى تتبانكو أرزا الچار محورة محور آمدية محور سري نوفيلا محور سري بامرني محور بانكو أرزا شمطارا بامرني ده صابته أو أوديتري يا في منطقة أودية يا بامرني ويا بانكو أرزا شويري دست بكير أوديتري جي هريكي چو جهه خو پاش 11 ئازاروانە ینی من بیرمێتەوە وەختێک کە لە 74 شەڕ پیا بۆ لە بینی ئێمە حکوومەتی عێراق پاشەوەی کە 4 ساڵەکەی هەفتاتەوە بوو ئێمە تقریبا 60,000 سەربازمان هەبوو با بڵێن پێشمەرگە و تا حەدێکیش مەجموعیشی زۆری احتیاتشمان هەبوو عەدەدێکی زۆرمان هەبوو سەرباز و شتیوە چەکدار زۆر بوو. لە شۆڕشی ئەیلولدا کۆمەڵێک داستانی پێشمەرگە لە بەرەکانی جەنگدا تۆمارکران لە نێویاندا داستانی هەندرێن کە لەگەڵ داستانی زاوێتە و قاتەکانی گەرمیان و گۆڕەز و زۆزک بە گەورەترین و دیارترین داستانی پێشمەرگەدا دەنرێن. شەڕی هەندرێن کاریگەری ڕاستەوخۆی بەسەر گۆڕینی هاوسەنگی هێزی نێوان سوپای عێراق و پێشمەرگە لە بەرەکانی جەنگدا هەبوو تاوەکوەوەی کە زۆر لە سیاسەتمەدارەکانی ئەو کات باس لەوە دەکەن داستانی هەندرێن یەکێک بوو لەو هۆکارانەی حکوومەتی عێراق ناچار بکات دانووساندن لەگەڵ سەرکردایەتی شۆڕش بکات. شۆڕشی ئەیلول کە لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی پارتی دیموکراتی کوردستان داکرا تەواوی هێزەکانی دیکەی کوردستانیش بەشداریان تێدا کرد و چوونە ژێر چەتریەوە بەتایبەت فەرماندە و پێشمەرگەکانی حزبی شووعی عێراق کە لە داستانی هەندرێندا ڕۆڵێکی بەرچاویان گێڕا. پێشمەرگەی کوردستانە باکوور هاتنە وێدرکی شۆڕش کرد یەت ئەودیترێ یەت کوردستانە شۆڕەوی یعنی کوردستانە ڕۆژهەڵات هەر کەسێکی لێ تەنگا بووایە ئەت هاتنە وێری کوردستانە یا ڕۆژاوا هەر کەسێکی لێ تەنگا بوو ئاشکرا بوو کە دەیەتە گرتنێ دائێن ئێنە وێدرکی دابنە پێشمەرگە تا هەر لە سەرەتاوە شیعارەکەی ئەوە بووە کابێ هەوڵ بدەین بۆ ئەوەی ڕژێمێکی دیموکراتیک لە عێراقا بێتە ئاکایە و کوردیش لە چوارچێوە ڕژەم مافی خۆی هەبێ مافی چارەنووسێ بێ و مافەکانی خۆی هەبێ ئەو بوو لە شۆڕژی ئەیلوردەوردە مافەکە بە شێوەی ئۆتۆنۆمی تەڕاحکراتەمان. لە ژێر کاریگەری شۆڕش و سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە لە بەرەکانی جەنگ و پاڵپشتی جەماوەری کوردستان لە شۆڕش لە 11 ئازاری 1970دا حکوومەتی عێراق ڕێکەوتنامەیەکی لەگەڵ کورد واژۆ کرد. حکوومەت ئێعتراف کا بەبوونی کورد بە کیانێک بۆ کورجا هەرچیە بێ ئەو کیانە بەڵام بۆ یەکەم جار شتێکی زۆر گرنگ بوو ئەوەش کاوە بوو بڕیاری 11 ئازار و حکمی زیاتی بوو بۆ کوردستان ئەوە یەکێ بوو لە دەستکەوتەکانی شۆڕشی ئەیلول. ئەم ڕێکەوتنە وەرەی خەڵکی هەرێمی کوردستانی بەرزکردەوە و لە هەموو لایەکەوە پێشوازی لەو ڕێکەوتنەکرا. ڕێکەوتنامەکە لە 15 خاڵ پێکات بوو کە گرنگترین خاڵی داننان بوو بە ئۆتۆنۆمی بۆ کوردستان. بۆ ماوەی 4 ساڵ حکوومەتی ئەو کاتی عێراق و سەرکردایەتی شۆڕشی کوردستان لە گفتوگۆدا بوون بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە. لە 11 ئازاری 1974 حکوومەتی عێراقی خۆی لە جێبەجێکردنی بەدوور گرت بە تایبەتیش لە دیاریکردنی سنووری باشووری کوردستاندا.
هەر لە ساڵانی ڕێکەوتنامەکەشدا حکوومەت عێراقی دوو جار هەوڵی تیرۆرکردنی مەلا مستەفا و ئیدریس بارزانیدا، بەڵام شۆڕش بەو هۆیەوە گفتوگۆکانی لەگەڵ بەغداد ڕانەگرت، بەڵام لەسەر مەسەلەی کەرکووک و شنگار و خانەقین گەیشتنە بنبەست. سەرنجام بە هۆی ڕێکەوتنی هەرێمایەتی نێوان عێراق و ئێران و بە پشتیوانی ئەمریکا و بەنێوبژیوانی سەرۆکی ئەو کاتی جەزائیر هەواری بوومیدیان شۆڕشی کورد شکستیانە. دوای هەرسی شۆڕشی ئەیلوول کە بەرهەمی ڕێکەوتنامەی نێوان حکومەتی پادشایی ئێران و کۆماری عێراق بوو بە هاوکاری جەزائیر و ئەمریکا. جەوهەرنامەیەک کە بە دەستی خۆی یەکەمین بەیاننامەی دەستپێکردنەوەی شۆڕشی نووسیوە لە ژێرناوی کوردستان گۆڕەپانی ڕاستەقینەی شۆڕشە بۆ ئەو شۆڕشەی لە ئەدەبیاتی پارتیدا بە شۆڕشی گوڵان ناسراوە. دەڵێ هەر لە مانگی ئایاری 1975دا بە سەرپەرشتی مەسعود بارزانی لە نەغەدا دەستیان کردەوە بە کۆبوونەوەکانی دەستپێکردنەوەی شۆڕش و ڕێخستنەوەی پارتی. اینجاش باشووری کوردستان بەسەر دوو هەرێمدا دابەشکرا بۆ دەستپێکردنەوەی شۆڕشی چەکداری کە لە 26 گوڵانی 1976دا لە زاخۆ و حاجی ئۆمران دەستی پێکرد. ئەو شۆڕشە وەک شەڕی جەبهەیی لە شەڕی خواکوڕکدا کۆتایی هات کە لە 1970 دەستی پێکرد و ماوەی 45 ڕۆژی خایاند و تێیدا هێزی پێشمەرگە سەرکەوتنی بەدەستێنا. تشتێکی وە ساڵی دەترێ بڕنو ڕقم هەفتەیە نیشانە پێشمەرگەیە. هذا وكي شعارك اللي هات نوع پشمرگی دا بله ماستری نودیتری هفته و چهاره وقتی هفته و چهاره بیشر من ملت کرد تقریبا همی هاتن گهشتن شورشه و همی بینه پشمرگه و بینه والحاصل هری که کاچ شول خود زانی چه شول زانی ناف شورشه دا ناف حکمت دا چه شول کرد هاتن ویره نفساوی شوری ناف شورشه دا اوادیتری کرد هنگه خلقی که زور بلندترین اویدیتری بیه جمارا یا کرداب یا کوهاتی ناف شورشه و اویدیتری کری. ئێستا لە باشووری کوردستاندا پارتی دموکراتی کوردستان بە گەورەترین هێز دادەنرێت لە ڕووی ژمارەی ئەندامانی پەرلەمانی هەرێمی کوردستان و پەرلەمانی عێراق. پارتی لە مێژووی خۆیدا لەسەر هەرسی شۆڕشی ئەیلوول کە لە ئەنجامدا شۆڕشی 14 ساڵەی ئەیلوول وەستا، هەروەهاش لە سەر سیوەکی ئاب کە لە ئەنجامی شەڕی ناوخۆیی و دەستێوەردانی وڵاتانی ناوچەکە لە شەڕەکەدا دروست بوو تا ئێستاش ڕەخنەی بەردەوامی لێدەگیرێت.